بەناو یادی خوا بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆمان بەبەختەوە دەزانین کە بۆ درێژە پێدان بە ئەڵقەی سێمی و توێژ لەگەڵ جەنابی مامۆستا بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست گەشتین. ماسەیان سلام و سپاس تارز دەکەین کە بۆ جارێکی تریش دەرفەت پێداین بە خزمەتی ئێوەی خۆشەویست بێ. بە نەوی خۆی گەورە منی سلااوتان عەرز دەکەم و لە خزمەتتان. ماسا تا ئەو کاتە هاتین لە ئەڵقەی ڕابردووە کە جەنابەت کاری تدریس و شەد لە پاوەتەوە بوو ئیتر واردی مەرحەلەی زانکۆ بوویت و یعنی هەرچەند هاوکات لەگەڵ دەرسوتنەوەی شتاوانەوتنەوە دەرسیش دەخوێن لە زانکۆ، بەڵام ئایا بۆ ئیدامە تەحسیل هاتی بۆ تارانیا بە هۆکارێک بوو هاتی بۆ تارانە درێژت بە خوێندنەکەتدا؟ وەکو چەند هۆکاری بوو شتەکە یەکێکیانەوە بوو کە زیاتر لە مەسیری کاری داوەت و تربیەت تەوسعی بدەین بە کار مەموریەتی جەماعەت لە حقیقەتە بەشێکی وەکو بەشێکی سەلاحی جەماعەت و بانهێشت بەڵێ ئەوە بەشێکی تریکی زانکۆیش داوەتیان لە من کرد بۆ وانەوتنەوە. لەو وەختە من هاتوچەیەکم بوو پێش لەوەی بێن بۆ تاران لە زانکۆی تاران کە تەوفیقم پێ کرد مەسترم لە فەرعی فقی شافعی وەرگرت و دوای هەر بە مەسترەوە من وانەوتنەوەم دەست پێ کرد لە زانکۆکانە تا تقریبا حدودی ساڵی 85-86 من وەکو پرۆپۆزالێکم تەقدیم کرد بە دانشگای ئوموددورمانی کشوەری سوودان وەریان گرت قبوڵیان کرد و من بورس بووم واتە چوون بۆ سوودان و بۆ مەقتعی دکتۆری لە فەرعی فقی تەطبیقی هەمان فقی مقارن و لە ساڵی 2008 تقریبا من کۆتاییم هەورد بە تەحسیلی دکتۆری و گەڕام بۆ تاران هێمتر لە توولی ئەو ساڵانەیش تەبیعەتەن دەرسایەکی متعددمان لە بەشی تەفسیردانا کە حدودەن 7-8 ساڵ توولی کێشاوە نەتیجەکەی بوو بە لە چاپدانی جزئی 29 و ئینشاءالله قەسەسی هەموو قورئانیش قەرارە ئینشاءالله بەو زوویانە دوای پیاچوونەوەیەک ئەویش بدرێ بە چاپ قەسەسی کولی قورئان یعنی ئەنبیا و غەیری ئەنبیا و هەروەها لە کەناری وانەوتنەوە لە دانشگا کاروبار و ئیشی داوەتیچمان بووگە هەم لە تاران بە گشتی وەکو لە مزگەوتەکانە خۆتبە و جمعە و جەماعەت و ئەمانە و لە عینی حاڵە لە دەرەوەی تارانیش لە شارها و وەکو پارێزگاکانی جۆراوجۆری هەم کوردستان و غەیری کوردستان. ئەمەژەن تا بە مزگەوتەکانی تاران مزگەوتی لایە وەکو نمازخانە و نوێژ خوێن وەکو مزگەوت نەتەبیعەتەن کە ئەو شەماڵی مزگەوتی بێت و ڕسمی، بەڵام وەکو جێگەیەک بۆ شوێنی نوێژ تەبیعەتەن کاربەری هەر مزگەوتی بووگە بۆ ئێمەوە الحەمدولله تقریبا لە 12 دانە جمعەمان وەکو هەز لە تارانە و الحەمدولله ئەفرادی باشیش لەوێ خەریک شوێنی تریشێجگە لە ئێوە نوێژیتیا بکرێ لەو شوێنانی ئێوە یەک و دوو شوێنی تریش هەز برایانی بەلوچ لەوێ هەسیان ئەوە لەوێش جمعە ئەخوێنرێت، بەڵام پێم وایە زۆربەکەی هەر سەر بە جەماعەتی ئێمەس لە 12 دانن. یەک مزگەوتە ڕسمەن مزگەوتە لە 5 کیلومتری تاران لە شارێکی بە ناوی شارێکی دانشک لەوێ هەر مزگەوتە لە سەرەتا هەر تەسیسی مزگەوت و الحەمدولله لەوێ ئیتر ڕسمەن وەکو مزگەوت نوێژە خوێنرێت و جمعە. هیچ هەوڵێکتان داوە ئێوە وەکو جەماعەت کە ڕسمەن مزگەوتێکتان ببێت لە تارانە؟ نەفەقەت ئێمە هەر لە سەرەتای وەکو شۆڕەشی ئیسلامی ئەو هەوڵە هەر دریاگە و بەعزەن موافقەتایە بووە بەعزەن موافقەتایەکیش نەبووە و ئێمەی وامەنزانیوە کارەکەمان بەو شوێنانەی کە بەکرێمان گرتووە وەکو ماڵ وەکو مزگەوت کاری ئیش و کاری مزگەوتوان دەقیقەن لەوێ جێبەجێ کردووە و ئیسەری بەنابەر یەکسەری وەکو عەدەمی موافقەتایەکە لە تەرەفی وەکو حکوومەت کراوە بۆ ئەمەی مەجالیان نەداوە و فعلەن ئیزنیان نەداوە بۆ ئەمەی مزگەوت بێ ئێمەی ترفرە گوێمان پێ نەداوە لە حەقیقەتا بڕۆین و مشتاق هەین شتی وا اتفاقکەوێ، بەڵام ئەگەر هیچ نەکەوێ معنی وایە ئێمە دەست بخەینە سەری دەست و هیچ نەکەین و کارمان کردو کاری ژەرەکەین تەبیعەتەن لەو ئازادیە هەست ئیسفادەمان کردووە. مەلەفی داواکاری مزگەوتی ئەهلی سوننە نەبەس ڕاوەر مەفتوحە. مامۆستا جەنابەت لە کیسوەتی مامۆستایەتی هاتیتە دەرەوە، بەڵام جاروباریش ئەبینرەی بە جلوبەرگی مامۆستایەتی. ئایا جەنابەت ئێستێشت دڵت هەڵکەندووە لە حوجرە لە مامۆستایەتی یا هەر لەوانەیە بڕۆک بگەڕێیتەوە بە ناو حوجرەکان یا هەر کیسوەتی مامۆستای زانکۆ بیت؟ من هیچ کامێ مانعەت الجەم نابینم
لە هەر زروف و شرایەتێک من لە هەر شوێنێکە حضورم بە کەڵک بێت مؤثر بێت حەزەکەم لێوێ بم و کەسوەتی مامۆسایەتیش وەکو وەسیلەیەکە ئێمە کەڵکی لێ وەرەگرین بۆ ئەوەی بتوانین باشتر ئەو پەیامی ئەو دینە ڕابگەێنین بە کەسێک گوێی هەست بۆ ئەو پەیامە لەبەر ئەوە من ئەگەڕێمەوە بۆ مەناتقی خۆمان کوردستانات بەگشتی ئەوە کەسوەتمە یعنی بەو لیباسە ئەڕۆمەوە تارانی زروف و شرایەتێک خۆتان باش ئەزانن تەبیعەتەن ناخوازێت شاید بەنابەر مەساڵەحێکی زۆر ناخوازێت هەمیشە بەو کەسوەتە لە هەموو شوێنێکە حضور پیا بکەیت وترجيحاً إما معتقدين حضور من حضوري مؤثر به وقتك با كتر شلوال حضور مؤثرة وقتك با أو كسوة مؤثرة بهر شكلك حضور من حضورك مؤثر بكالكاتو بيد إما بو شكل ظاهر يعني هلا توي لما مساعتي أنا من هر وقتك روما هيج إجباركم ليها أتوانا مهربا لباسي معمولي جلا كردستان بقرام همو كاد من ناسه بلام بموايا أو كسانيك تازة واردي وەکو مەدرسە و حجرە و ئەوانە بوون لە بیریان نەچێت کە ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە حضورمانەوێ مؤثر بێت ئەو وەختە ئالات و وەسائلێک هیچ کەس کە مەشروعن ئەغزیان نەکەین وەریان نەگرین بۆ ئەمە بتوانین ئەهدافەکەمان لە مەسیری ئەو حضورە مؤثرە باشتر جێبەجێ بکەین. ئەی مامۆستا لە خەیاڵتا یا لە بەرنامەتا هەیە کە ڕۆژگارە بگەڕیتەوە بە کوردستان؟ ظروف و شرایط زانێ ئیستا من ئەگەر حضورم لێرە ئیتر مؤثر نەبێ بۆ هەر شوێنێکی تر کوردستان بە هەر شوێنی تر بێ من پێم وایە من وەکو خزمەتکاری ئەو دینەمە کە خۆی پەروەردگار بە خەڵات ناردوویە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و لە هەر کوێ خزمەتم پێ بکرێت ئیسە شوێنێکی تایبەت دیاری ناکەم لە هەر کوێ خزمەتم پێ بکرێت بتوانم مؤثر بم یەقینەن لەوێ حضور پێیاکەم یەکەکری کوردستان بێ یەکری شوێنێکی تریش بێت. ئەم تەشخیصە بۆ خۆت یا وەکو ئیسەکە پەیوەندی ینی وەکو مەسئولێتی ڕسمیت نییە لە ناو جەماعەتە ئایا ئەوان بۆ تاینکەی ئەڕۆ یا لە حەقیقەتە ئێمە نەظمێکمان بەسەرا حاکمە قەتعەن هیچ هەنگاوێکی گەورە بەبێ پرسوڕاوێژی ئەو کەسانەی تر کە ساحبی خۆبران هەڵ ناگرین و پێما وایە لەو مەشورەتە خەیر و بەرەکەتی زۆرمان دەستکەوتووە و ئیستێژ پێما وایە بۆ هەر هەڵگرتنی هەر هەنگاوێکی گەورە کە مەساڵەحی فەرد و جەماعەتیە بەدی ئەکرێت پێویستە حتمما پرسوڕاوێژی تایبەت بکرێت. مامۆستا زۆر کەس لە ئیمڕۆ قەناعەتیان لەسەر ئەوەیە وەکو ڕۆشنبیر هەتا ناو خەڵکی ئیسلامیە پێویست ناکە مامۆستا خۆی مقەیەد کات زۆر خۆی مەحدود کاتەوە بە جلوبەرگێکی تایبەت و ئەمانەوە بێ عادی بێ و یاسن من نیازێکمان یەک کەسێک لە مزگەوتەکە دابنیشێ و ئەمانە ئایا بیرۆڕای جەنابەت سەبار بم قەزیی مامۆستایەتی و بەم شێوازەیە کە ئیسە لە کوردستانە هەیە بیرۆڕای جەنابەت چییە؟ من پێم وایە ئەگەر وەکو شغل چاوی لێ بکرێ خۆش نییە شتەکە وەکو تەکلیف وەکو مەسئولیەت چاوی لێ بکرێ ئەرزشمەندە قەیچێکە مامۆستایەک لە مزگەوتە لە عینی حاڵە کە بەرنوێژیەکە بۆ خەڵکی تەنها کارێک نییە چون نوێژ هەر لەسەر خۆیکی واجبە بیخوێنێ بەڵام ئەگەر خزمەتێکی زیاتر لە بەرنوێژی تەقدیمەکە وەکو کەلاسهایەک حەلەقاتێکی دەرسی هەیە دەرسی حجرە ئەڵێتۆ و بەڕاستی تر مەجال و وەختی بۆ نامێنێتەوە بڕوا خۆیکی کەسبی دەرامەت بکات و ئیمرانی معاش بکە نەوع تەعاونە تەعاونی بینی مامۆستا لەلایەک و تەعاونی خەڵکی لەلایەکە تر وخۆی پەروەردگار فەرموویە وتعاونوا على البر والتقوى لذا ئەو هەمکاریە متەقابل ئێتفاق بکە بۆ ئەمە مامۆستایش دەغدەغەی معاشی نەبێ مردم خزمەتی ئەو بکەن ئەویش خزمەتی خاوخێزانی ئەوان منداڵەکانیان بکە بۆ ئەوەی بتوانن دینیان بپارێزرێ و بەڕاستی مامۆستا لە هەر شوێنێکە دێبێ یا شار بێت پارێزگەری دینە دەبێت دینی مردم کە ئەمانەتێکی زۆر گەورەت بیپارێزێ حفزی کە حفاظەت و حراست لە دینیچ لە حقیقەتە هەزینەی هەست بەشێکی هەزینەی مادیە کە مردمێ متحملی بن بەشێکی هەزینەی ڕۆحی و ڕەوانی و ئیمانیە کە مامۆستا متحملیە بێ ولذا هەم مامۆستاکانمان شوێن و جێگەی خۆیان بناسن هەم خەڵکی شوێن و جێگەی ئەوان بناسێ و لە حقیقەتە ئەگەر دڵی مامۆستا لەگەڵ دڵی مردما یەک بن ئەو لیباسانە ناوێ بە حائل و مانع واتە فاصلە دروستکە لە بینی مامۆستا خۆی بە شتێکی عەجیب و غەریب بزانێت و ئەسڵەن خەڵکی بە هیچ حسێ بکە نەخێر بەڵکە خەڵکیش لەو لیباسە مامۆستا ئەبینن وەکو نەمادێکە وەکو نەمادێک پلیسێکی ڕاهنمای ڕانندەگی لە حقیقەتە ئەگەر مردم بیانەوێ ئاعترافی بکەنەوە نەمادێکی بێ علامەت و نیشانەیەکی بێت وانە بێ کە مەسڵەن بێژێ من پلیسم بەڵام هیچ علامەت و نیشانەیەکمان چییە لەو بابەتە نییە مامۆستایەتیش هەروایە و هیچ فەزڵێک بۆ هیچ کەسێک لەسەر کەسی تر نییە ئیلا بالتەقوە ولذا ئەم لیباسە یا هەر لیباسێکی تر کە نەمادێکە بۆ ئەو
علما ئەو اطلاعاتە ئەو تەخەسوسە کە فەرد هەسی ناتوانێت جیاوازی دروستکات تەنها شتێک کە جیاوازی دروستەکە لە نێوان ئێمەی مسلمان تەقوایە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم ولذا لەوانەیە کەسێک لیباسی مەلایەتیش لێبەر نەبێت زۆر تەقوای زیاتر بێت لەو کەسێک لیباسی مەلایەتی لەبەرەوە بە پێچەوانێک ئەوەی کە لیباسی مەلایەتی لەبەرە حرمەتی ئەپارێزێت لەوانەیە تەقوای زیاتر بێت لە کەسی تر و عەلە القاعدە واجب بێت. ئەی مامۆستا ئێوە کە ئێستا چوویتە تاران بوو و لەگەڵ جەماعەتیشا یعنی هاتوویتە سەر ڕەسی هەرێمی کارێکی حزبی جەماعەتێکی گەورەی و دیار لە ئەهلی سوننەتە، ئایا هیچ بەرنامەیەکی تایبەت یا گۆڕانکاریەکتان کردووە لە کاروباری مامۆستایانە؟ هیچ پرۆگرامێکی جدیدتان بەدەستەوە بۆیان؟ وایە یەکێک لە دەغدغەهای هەرە گەورەی وەکو جەماعەت هەر لە سەرەتا تاکو ئیستا لە حقیقەتە مامۆستایان و مەدارسی علومی دینی و احتمام بە ئەوان بووگەوە هەیە، بەڵام تەوفیقەکان لە بەعضێک ظروف و شرایط کەم و زیاد بووگە، لە بەعضی ظروف و شرایط باتەوەجە بە ظروف و شرایطی اجتماعی و سیاسی کەم بووە، لە بەعضی ظروف و شرایط زیاد بووگە. بەتایبەت لەو سەرەتای وەکو شۆڕشی ئیسلامی ئێرانە ئیقبال زۆر بوو، خەڵکی زۆر ئەهات، منداڵی ئەنارد، خۆیان نەهاتن بۆ فەقیەتی ئەمانە، بەڵام لە وەختێکە هەم تەنەزولی کرد لە وەختێکی ترە لە بەعضی شوێنە تەنەزول هەیە، لە بەعضی شوێنە سعود هەیە و بەرەو ژوورچوون هەیە. لە واقع یەکێک لە وجوهی احتمامی جەماعەتیش بە مەسئلەی علەما و مەدارس ئەوەتە کە یەکێک لە معاونەتەکانی وەکو دەبیری کولی داناوە معاونەتی علەما و مەدارسی علومی شەرعی یا دینی، معنەوەیە احتمامە، ئەمە ئەم احتمامانە تەبیعەتەن باتەوە بواری عملیات لە بواری عملیش لە حقیقەتە کارهایەکی زۆر لەو بابەتە کراوە. بەرنامەڕێزیانی دەرسی لە ڕاسی هەموو شتێکە و تەوحیدی بەرنامەڕێزیانێک کە هەز لە علومی مختلفەیە کە تێکەڵێک بێت لەگەڵ علومی جەدید و علومی قەدید و مەدارسێک بەهار ساڵ بە جەماعەت بوون ئەو بەرنامەڕێزیان هەست، ساماندان بە وەزعیەتی وەکو تەلەبە زیاتر لەو حەدەی کە لە قەدیما بوو تەلەبەیە خۆی ڕێکەوت لە شوێنێکی بۆ شوێنێکی سەک زۆر تەبیعەتەن لە توولی ئەو ساڵانێک کەمان بووگم و ئیسێکە منەزەمتر بووگە و لە عینی حاڵی تا دەسەڵاتی ئێمە دەسەڵاتی جەماعەتێکە کە ئەو جەماعەتە ئیدارەی بەتایبەت لە بواری اقتصادی و ئابووری هەر لە تەریقی ئەو ئەعزا و ئەفرادەتە و یەقینەن چون ئێمە ئیمکاناتی مادی و اقتصادیمان مەحدود و بەعزەن کەمی چووگە شاید لەو بەشەی مامۆستانی ئێمە هەر لە سەرەتا تاکو ئیستا ئەو مشکڵەی ئابووری و اقتصادیان هەر بووە و شاید زیادێکی کردووە کەمیی نەکردگە و لە الحەمدوللا بەعزێکیان خەلاقیەتیان بووە خۆیان دەست بکار بوون لە بواری اقتصادی و لە عینی حاڵ مامۆستایەتەکەیان مەدرسەکەیان حوجەکەیان چی حفظ کردگە. جا لەبەر ئەوە لە حقیقەتە ئاڵوگۆڕهای زۆری بەسەرا هاتووە ئەو کاری فعالیەتی مەدارس و علەما بە شکڵای مختلف الحەمدوللا ئێستا زۆرێک لە علەمای بەرجستە و شاخص هەن کار و فعالیەت دەکەن منتها لەوانەیە حجرەیان بەو شکڵی وەسیع نەبێت 40-50 فەقی ئەمانە، بەڵام لە بواری کاری داعوی تربیەتی اجتماعی زۆر مؤثر خەریکن ئەماڵەکەن و بە هەرحاڵ هەر مامۆستایە کە ئەهلی کار و ئەهلی فعالیەتوگە جێگەیەکی بۆ دیاری کرا وەکو مەسئول وەکو لێپرس تەبیعەتەن لە بەشێک لە بەشەکانی جەماعەت فعالە لەوانەیە لە بەشی مەسڵەن مامۆستایەک بێ زۆر شمی سیاسی بێت لە بەشی سیاسیە فعالە، مامۆستایەک بێت لە بواری اجتماعی لە بواری ڕاوەبتی عمومی هەر کەسێک لە هەر شوێنێکە تەوانمەندیەکی بووگە جەماعەت سعی کردووە ئەو سامانەی پێ بدات لە شوێنی خۆی دایبنێت. مامۆستا ئێوە هیچ بەرنامە پرۆگرامێکتان بۆ حجرەکانی غەیری جەماعەت بووە؟ على القاعدة ئێمە ئامانجمان ئەوە بووە تەبیعەتەن بە هەموو ئەهلی دینێ وەکو ئەهلی دین چمەلا بێت و حجرە و ئانەی تر ئەگەر واقعاً توانێکمان هەست سرویس بدەین و کۆمەک بکەین تەبعاً ولی ئەولەویەتمان تەبیعەتەن ئەو حجرانە بووە کە ئەهلی التزام بوون و ویستمانەوە ئەفرادە تەنها مەلایەکی لێ دەرنەیە بەڵکە مەلایەکی صاحب فکر بێت صاحبی هەدەف بێت پەروەرش یافتە بێت لەباری کەسایەتی و شخصیەتی بۆمی بتوانێت تاثیرگوزار بێت و ئێمە ئەولەویەتمان بەوە بووگە کە شخصیەت‌های تاثیرگوزار دروستکەین چ لە زانکۆ چ لە ناوی حجرەکان و مامۆستاکانە
بنابراین ئەولەویەتمان ئەولەویەتی عامە بە هەموو ئەهلی دینێک وەکو ئەو خزمەتە تاقدیم بکەین بەڵام ئەولەویەتی خاصێکمان هەست کە تعریف شدە بۆ خەمانەوەتە ئەو مامۆستانەی کە التزامیان بەو فکر هەست هەن لە ئەولەویەتە تەبیعەتەن لێرەوە لە پەیامەوە چه پەیامێک ئەنێری بۆ مامۆسایانی هاوپیشەی خۆت پەیامی تایبەت شاید نەتوانین کۆی بکەینەوە وەکو چەندانە قسەی برایانەوە دڵسۆزانە ئەوەی کە ئێمە ئەگەر قەدری خۆمان بگرین دیگەرانیش قەدری ئێمە ئەگرن ولی ئەگەر ئێمە بێ قەدر تەواشای خۆمان بکەین دیگەرانیش بێ قەدر ئەڕوان بمان تەوسیەی ئەوەڵ وەکو قسەیەکی برایانە ئەوەتە کە هەموو مامۆستاکانمان چاوانەیە کە لە ئاستی مامۆسایەتین چاوانەیە کە لە ئاستی فەقێن و ئەویانەوەی بوون بە مامۆستا ئەبێ لە حقیقەتە ئیحساسی عەزەت بکەن احتزازیان بێ بەوەی کە خوای متعال لە حقیقەتە لە شوێنە ئەوانی دانیا و دیاری کردووە کە لەوانەیە و افتخارە نەسیبی هەموو کەس نەبێت یعنی خۆیان لای خۆیان بە کەم نەزانن لە حقیقەتە ئەمە مەسەلەیەکی زۆر زۆر مهمە احتزاز بکەن بە دینەکە و دوایی لە شوێنێکادا نەریاگن کە ئەمانەتی دینی خەڵکی دراوە بەدەستیان ئەمانەتی دینی خەڵکی دراوە بەدەستیان بۆ ئەوەی بتوانن ئەو دینە باش لێ تێبگەن و باش ڕای بگەن بە خەڵکی تر و لە عینی حاڵ لە حقیقەتە مامۆستا ئەگەر ئەرکی خۆی باش لێ تێبگات و باش حاڵی بێت و قەدر بۆ خۆی دابنا ئەتوانێت منشەی خەیرات و بەرەکات بێت و بە تعبیری ئیمام ابن قەیم رحمه الله لە کتێبێکی هەیە کە زۆر زۆر مهمە و تەوسیەم ئەوەیە کە مامۆستاکان هەموو مدەت هەر چەند مدەتێک یەک جارە و کتێبە پیاچوونەوەیان پێ بێت ئیعلام الموقعین عن رب العالمین یعنی کەسانێک لە تەرەفی خوا ئیجازەیان پێدراوە ئیمزا بکەن قسەیان ئەو نەبرەوی هەست کە وەختێ وتیان خوای متعال فەرمێ ئەوە لە تەرەفی منە و معقول نییە ئینسان خۆی بە کەم بزانێت لە حاڵێکە ئیجازەی ئیمزاکردنی لە تەرەفی خوا پێدراوە موقع یعنی ئیمزا کونەندە ولذا ئەگەر قسەیە کات وەکو لە حەدیثی چا ئیمامی حاکم ڕوایەتی کردووە کە ئەفەرمێت بەڵێ ئەگەر کەسێک ڕەئیدا ئیجتیهادی کرد ئەگەر ئیجتیهادەکەی مصیب بوو دوو ئەجر ئەگەر مصیب نەبوو یەک ئەجری بۆ هەست ئەگەر خەتایەتی کرد ئەو جێوشوێنە مهمە و فەخر بکەن بەوەی کە ئەو انتخابە کە کردگیانە انتخابی ئەنبیاس عليهم الصلاة والسلام انتخابي أميك تو بتواني تبليغ الدين خوابكي وكو قرآني بيروزا ما جاي بيدا لسر مبارك فصلت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين جيوشوين وجايقاهي داعي إلى الله بانترين وشريفترين وكريمترين جيوشوين كخوي متعال أي كاب خلاط بو بندي خوي وإستأما مستانا إن شاء الله پێم فەخری زۆر بکەن بەخۆیان شکری زۆری خۆی پەروەردگار بەجێ بێرن کە ئەوانی بەرحاڵ لە ناوی ئەو مەجموعەی جۆرە و جۆرە کە هەن ئەخولێنەوە جایگاهێکی پێداون کە بتوانن ئەمانەتی دین منتقل بکەن بە خەڵکی و حفظ و حراسەتی ئەمانەتی دین بکەن تەوسیفی من تەوزیحی وەکو کۆتایی من ئەوەتە کە بەڕاستی مامۆستانی ئێمە لە دووسێ جەهەتەوە بەرحاڵ مەوردی زوڵم و ستەم واقع بوون بەتەرینەکەی ئەوەتە کە خۆیان زوڵمیان بە خۆیان کردووە يعني إنسان قدري خوي نزانه نوع استمك أهوي وجهاتي تريش تبعتهم بجوراني تر وقتك بزان طرف قدري خوي ناقري أواني شر قدري ناقر مامۆسا يعني آيني لكردستانا هەمیشە لە ناو خەڵکا بوون بە پارەی خەڵک ژیاون بە پارەی خەڵک گەورە بوون سەر بە حکوومەتەکان نەبوون گەر بە دەگمەن ئەفرادێک هەمیشە نان و ئاوی ئەو خەڵکە لە ناو ماڵ و مناڵی ئەو خەڵکە گەورە بوون بەڵام ئەمڕۆ شتێکە خەڵک لەیلی هەیە هەریەکێ بووە بە حیزبێک یعنی ئایا بەڕای جەنابەت وەکو پیشەی مامۆستایەتی حیزبایەتی هەڵک دێ نەوەکو فەردی مامۆستا ئەتوانێت لەناو وەڵێ ئایا پیشەکەی بکا بە حیزبی وەکو مامۆسایەک بە کەسایەتێکی حیزبایەتی بووەتە سەبەبی لە یەکدابڕانی مامۆساکان و تەفرەقە ئیجاد کردووە مە جەنابەت چۆنە سەبات دیارە ئیسە ناوی حزب وەکوبارێکی منفی بۆ دروست بووە و من ئەسقەدا مەقالەیەکیشم نووسیوە تحتی عنوانی فوبیای حزب ترسێک دروست بووگە ئوسوولەن لە نێوان جامعە ئێمە بەگشتی لە حزبە عمومەن مردم بە سورەتی عام زۆر ئیقبال و استقبال ناکەن لە وەکو حزب لە حاڵێکە حزب لە حقیقەتە ئەتوانێت دوو دانە وەکو ڕوویکردی بێت دوو جەهەتی بێت یا بوێ بە ئەو تعبیرەی کە قورئانی فەرمێت فإن حزب الله هم الغالبون يا هم المفلحون يا أتوني حزب الشيطان بيت لحقيقة بهر حال ما تكليف خمان يروشون كينو لحقيقة وقت أو تري حزب أو روي كرد الدنيا إيمانه بينه كحزب مجموعي كأفراد كمنافعي مشترك يعني كوبونة توبوغا يشتم بهدفي مشترك نه حزب وسيلة آلتك وكوشا قويك أتواني تو استفادة باشي لبكي أتواني استفادة خرابي لبكي لحقيقة مانعة الجامعية
و من پێم وانەیە هیچ نەفرێکمان بووێ دەوانەیەکی قساکەنەوە شعارەدەن کە ئەڵێ من استقلالی کاملی فکریم هەست استقلالی کاملی فکریەتە معنای نییە معنی وایە بچی لە جەنگەڵا زندگی بکەی استقلالی کاملی فکریەوەتە تۆ لەنای ئیجتیماع خەریکی زندگیەکەی بە پێچوانەی هەموو حیوانات ئینسان کە لە دایک متەوەلدەوێت 20 ساڵ حەداقل لەگەڵ ماڵ و منداڵە و خانەوادە و بنەماڵە زندگیەکە بۆەوەی ئیجتیماعی زندگیکردن بۆی بە خەسڵەت بۆی کەوابوو معنای نییە کابرا هەرخۆی دوور بگرێت و بێژە نەخێر و ئینسان هەر دوور بێت و ئەمانە نا اتفاقا تێکەڵبوون ئەسڵە وەکو پێغەمبەری خوا فەرمووی عليه الصلاة والسلام المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالطهم ولا يصبر على أذاهم أما زۆر حدیثێکی بەرچاوە هەموو کەس خوێندوویە و ئەیزانێ مؤمنێک کە تێکەڵە لەگەڵ خەڵکیە و سەبری هەست و خۆی ڕاگرێت لەسەر ئەزیەت و ئازارێکە هەسی تێکەڵبوون لەگەڵ جەماعە یەکسری مەحدودیەتە دروست دەکات بەڵام تێکەڵبوون لەگەڵ جەماعە لە عینی حاڵەکە مەحدودیەت دروست دەکات مەسئولیەتیش دروست دەکات سەلامەتیش دروست دەکات لە فەردە مامۆستا ئایا حیزبی بوون و لە ناو جەمعێکی تایبەتە بوون ئەوێتە پاساو بۆ ئەوەی کە لێک دابڕن نەخێر جا ئەویشە قاعدەیەکی ترە کە ئەڵێ ئەو قاعدە ئەوە ئەڵێ کە ئەڵێ اختلافاتنا الفقهية لا تؤثر في علاقاتنا الأخوية علماء مذاهبی فقهی وتویان ئەگەر ئێمە اختلافی فقهیمان من شافعی ئەو حەنەفی ناوێت تأثیر دابنە لەسەر علاقاتی برایەتیمان کوابوو من تعلیمە قاعدە ئەوە معنی وایە ضعفی منە تۆ ضعیفی منی ضعیفم ئەبێ هۆشمان بێ لە حقیقەتە ئەگەر ئینعزالێک دروست ئەوێ بۆمان لەگەڵ کەسێکە دووری ئەگرین لە کەسێک ئینعزالەکەمان ئەنزالی فکریە لە فکر و بۆ چوون لەوانەیە فکرماوەکو یەک نەبێ ئینعزالی شعوری نییە ئەوەی کە ئیحساس و هەستمان لەگەڵ یەکە و یەکتر بە برای ئینسانی وەکو تعبیرێکە منسوبە بە عەلی بن ئەبی طالب رضی الله عنه خطابە مالکی ئەشتەر ئەیڵێ وەختێک ئەینێرێ بۆ مسبیکا بە فەرماندار ئەڵێ هۆشت بێ لەگەڵ ئەو مردمە کە تەعاملەکەی ئەوانە ئیما ئەخ لەکە فی الدین و شەریک لەکە فی الخەلق یا برای دینی تۆز یا شەریکی ئینسانی تۆز برای ئینسانی تۆز لذا ئەم فەردە خۆی پوختەکە بۆ ئەوەی ئەو تەفەکورە حزبیە تەسیری سەلبی داننەوە ئەو گیانە کاتورە کەسانی تر پێی وابێ خۆی زۆر پیاگە و دیگەرانی تریش پیاوەتیان تیا نەماوە مامۆستا جەنابەت وەکو یەکێک لە ئەندامانی سەرەکی و دیاری یەکێتی زانایانی جیهانی ئیسلامی و زۆربەی ئەندامانیش ئەهلی جەماعەتی داعوەت و ئیسلاحن یعنی کەسایەتی دیارەکانی جەماعەت لە ناو ئەندامی ئێوە وەکو ئەو کەسانی کە لە ناو ئەم یەکێتیان چیتان کردووە ئەسەن ڕیسالەتی ئەم یەکێتیە بۆ ئەهلی سنەتی ئێران چییە و چی بووە تا ئێستا دەستکەوتی چی بووە لە حقیقەتە کەمێک بارودۆخی ئێران متفاوتە لە باقی کەسانێکی تر کە مشارەکەتەکەن لە اتحادی جاهانی علەمای مسلمین بەڵام جەماعەتی داعوەت ئیسلاح توانی گەلە توولی ئەو ساڵانەی کە عزویەتی ئەوەی هەز وەکو ئەندامی ئەوەیە بووێ بە یەکێک لە سینەفەرێکە ئاعزای مؤسسی اتحادی جاهانی علەمای مسلمین و هەنووز ئەو ڕێگە پێمانە پێیان نەکردو بتوانین تاسیرگوزارێکی عومدە بین و بتوانین خەیر و بەرەکەتێکیش بێنینەوە بۆ داخڵ چون تازە وەکو لە جێگەی قەرارمان گرتو بتوانین تعیین کننده بین و تصمیم ساز بین و تصمیم گیر بین ومانە بەڵام پێم وایە هەر تێکەڵبوون لەگەڵ ئەو اتحادە بەگشتی بەو ئامانجە بەرزانەکە هەسی خۆی دەرفەت و امتیازێکە لەوانەیە لە ئەوڵەوە فعلەنەوە امتیازە وەکو فەرموودە و شتانەی کە بیبێ وەکو خروجی وەکو بازدێه بۆ داخڵ کەم بێت یا محدود بێ یا هەر نەبێ ئەسڵەن بەڵام خۆ قەراریش نییە لە ئەوڵەوە بڕۆین و هەر لە چەند ساڵی ئەوەڵ گەرەکمان بێتتر جێ و شوێن پێیا بکەین وتم ظروف و شرایەتێک لە ئێران هەز متفاوتە ئەگەر ئەو ظروف و شرایەتە بەعزە گاڵ و گۆڕی بێ بەسەرا ئەتوانێت زۆرتر ئەو دەستاوەردانەی دەرکەوێت لە داخڵ ئایا ئێوە فەرموو لە خەڵکی ترەکەن جگە خۆتان ئەس قەزا ئەوەڵین جارێک کە من عزویەتی ڕسمی ئەوم پێیا کرد مجموعی ئەفرادیان لە ئێمە داوەڕی کە معرفیکەین حدودی 60-70% ئەفراد ئەسڵن ڕەبتیان بە جەماعەت نەما وەکو کەسایەتی ئەهلی سوننە دەوێ بردمان لەوێ ناساندمان بە ئەوان و خۆی چیان ئەزانن ئەم قساکەم لە جەماعەتەکانی تریش بوو ئەسڵن جەماعەتی تر نە هەر فەردی مستەقلی چۆن دەگا ئەخر گلەی ئەوە کرێت کە ئەوانەی واهەن زیاتر نزیکن لە جەماعەت و هەوادار ئێمە مەسڵەن جەماعەتی فەرز بەلوچمان بردووە چ نزیکن بە ئێمە ئەوانە کەسن جەماعەت تەبلیغن ئەسڵەن هیچ ڕەبتێکیان بە جەماعەتی لە کوردستان و غەیری جەماعەتی لە کوردستان هیچ باڵێ خۆتان نزیک نەبوون ئەفراد بردوومانە مەگەر اینکە خۆی تاڵب نەبوو بێت دعوەتان لە خەڵک ئەسڵ معرفیمان کردی وتمانە ئەو شتە هەست حەزەکەی بێ مامۆستا یەکێکی تر لە پیشەکان ئێمە لە بەرەوەی کاتی کەمی بەرنامەکە مەجبورن زوو پرسیارەکان ئاڕاستی جەنابەت بکەین یەکێک تر لە شتەکانی جەنابەت دیارە وەکو کەسایەت وەکو نووسەرێک جەنابیشت دەرکەوتووی یعنی ئاسارت هەیە جناب لەکەی دەست کردو بە نووسین و یەکەم ئاسارت چی بوو لە
لەسەرەتا ئاماژەیەکی سەریع من پێدا من لە حەقیقەتە نووسین یەکێ لە وەکو ڕسالەتەکانە بۆ خۆم تعریفم کردووە پێم وایە ئینشەڵا هەرچی لە دوای ئینسان بمێنێتەوە بە نووسین زیاترە منێتەوە تا باقیاتی ساڵحات خۆ قسە وتار زۆر وگە هەموویی وەکو چتکراوە وەکو تەسجیل کریاگە و مەوجودە چ سەوتی چ تەسویری بەڵام لەباری نووسین من فرەتر احتمام لەسەر قورئان بووە ولەبەرەوە خوا تەوفیقی داگە فعلا دوو جزمم تقریبا تاوا کردگەوە ئەمادە ینی چاپ کراوە لە چاپدراوە مەوجودە لە بازاڕە ئضافە بەرەوە مەباحثێکی ترک بەلامە زۆر وەکو گرنگایەتی بووە وەکو مەسئلەی قیامەت و ئیسباتی قیامەت کتێبێکم لەو بابەتە نووسیوە بە ناوی حیاتی پەس ئەز مار کە ئەلبەتە بە کوردی و تومەت و دوایی کردومەتەوە فارسی و دوایی چاپ دراوە زۆربەی دەرسەکانت لە حقیقەتە فرەیەکی ئەمە بعضێکیی ئەوان نییە بعضێکیی مەسڵان ئەمسال ئاياتی ئەخلاقی فی زلالم دەڕێنەوە لە کتێبەکە دامن بە چاوبنایە ئەخلاق فی زلال القورآن لە حقیقەتە کتێبێکی کەمیچە وەلیتر مەجموعی ئاياتێکی ئەخلاقیە لەوێ بۆ چوونی سید قوتب هێناوە منیش تعلیقاتم لەسەر نووسیوە و دوایی کتێبانێکی تر لەو بابەتە کە مەوجودن کتێبانێکن لە حوزەی مەسائلی ڕۆحی و ئیمانی وەکو بوستانی ئەهلی دل وەکو فەرازهای زندگی صالحین مجموعه ئینسانهای صالح هەل لە سەحابە هەم تابعین من کۆ کردووەتەوە فعلا مجلدی یەکی دەرچووە مجلدی دوو سێش تێبە دوایەوە و لە دوایە بەحسی چۆنیەتی واتە ڕەوشتی مطالعەی قورئان کە کتێبێکی چکۆلەی ئیمام مەودودی بوو کتێبێکی تری ئیمام مەودودی بوو مبادئ ئەساسی لە فهم القورآن ئوسولی ئەساسی لە فهمی قورئانە ئەوی شاردراوە لە چاپ و مجموعە کتێبێکی تری نامیلکە و ئیستەیج ڕووی کردمەوەتە جگە لە تەفسیر کە احتمامی تایبەت بۆ داناوە و ئینشەڵڵا ئەمەوێ بەو ڕەوشتە هەر کە دەستم پێ کردووە ئیدامەی بدەم خۆم تعالی هەرچی کە هەڵا بزانین چەندێک تەمەن و عمری هێشتووە کە بتوانین ئینشەڵڵا لەو مەسیرە بڕۆم زۆربەی احتمامەکەم لەسەری ئەوە بەڵام لە کەناریشیە تەبیعەتەن مەقاڵایەکی زۆر لە حوزەهای مختلفی اجتماعی و ڕۆحی و ئیمانیم هەیە و ئیستەیج لا یەزال وانەوتنەوە هەر هەیە تەبیعەتەن لە خارجی دانشگاهیش وەکو دەرسی تەفسیر وەکو دەرسانی داوی و حرەکی و تربیەتی ینی جەنابەت بەرنامەت هەیە لە ڕۆژا بۆ نووسینی تەفسیرەکەت یا مجموعان من حەزم ئەوەیە ئیستا و ڕەوشتە تقریبا شاید ڕەوشتی خۆم بێ ممکنە بعضی کەس خۆیان ئەو کارە نەکەن ئەو شتەی کە خۆم لە دڵما ساقی بکەمەوە قناعەتی پێ بکەم ئەو وەختە ئەیهێنمە سەر کاغەز و بۆ ئەوەی لە دڵما ساقی بکەم قناعەتی پێ بکەم ئەوێ بیڵێمەوە ئەیڵێمەوە ئەوەی کە ئەینووسم بەر لەمەی بیکەم بە نووسینێکی نەهایی ئەیڵێمەوە و دوایی کە وتمەوە و قووەت و زعفەکەی دەرکەوت بووم ئەو وەختە نەهاییەکەم ئەیکەم بە مەکتوب یەکێکی تر لە پیشەکانی جەنابەت لە تارانە وەکو کەسێک وەکو مستەشارێک و مشاورێک ناسراوی بۆ مەسائلی خانەوادگی بەزدیواج و ئەنی زۆر کەس وەکو ئەوە جەنابەت ناسراوی لە تارانە ئەم پیشە ئایا زۆر کاتی تۆ ناگرێت لە بەسەر ئەم هەموو جەنجاڵی و سەرقاڵیانەتە وڵا ئەوە بە تعبیری من مدیریەتێکم لە حقیقەتە و زۆر خۆمی بۆ شل ناکەم کە وەکو فەرموود کات و شت بگرێت و ئەو لەوێتەکە بفەوتێنی بەڵام مدیریەتێکم ئەگەر کەسێک واقعان گیر و گرفتێکی بێ من وا نازانەوە شتێکی جیا لە دینەوە جیا لە ئەو کاری داوەت و تربیەتەسە هەر بە ئەسلێوە زانم مدیریەتێکم بعضێکی اختلافەکە زۆر اختلافێکی سەتحیە کردویانە بە اختلافات بە تەلیفۆن جێبەجێ بێ وەختی منی زۆر ناگرێت لە وەختم بۆی تعین کردووە چەند لە ساعتی فلان تا فلان توانم بۆ ئەو پرسیارانە تەماسی تەلیفۆنیتان بێ ئیسش کە وەسایلی ارتباطی الحەمدولله زۆرترە لەو تەریقە فرەیەک مەسائل حەلە بێ لە وەسایلی ارتباطی بە تایبەت کاناڵەکان من هەم کاناڵی فقم هەز یەک دەورە کامل فقم وتووەتەوە الحەمدولله ئیساویج ئامادەست بۆ چاپ کولی فقه لە سەرەتا تا ئاخر بە ناوی فقهی ئاسان یعنی تا ڕێگەی بێ من ئاسانم کردوت لە مەذاهبی مختلف بووەتە مەجموعەیەک حدودەن 160 دەرسە پێم وایە تا 180 تا 200 دەرسەگات و ئەکەین بە کتێبێک ئینشەڵڵا ئەوە لە بارێکی تر کاناڵێکی ترمان کردوەوە هەموو خوتوەکان هەر لە سەرەتا تا ئیسارچی وتراوە کاناڵی کار کەسبی هەوێت وەصلەوێ پێ ئستفادەکە بەڵام لە بەشی مشاورەی خانەوادە و بنەماڵە بعضێک بەرنامەهای تلویزیونی هەست من حضوری تیا پێیاکەم بەشێکی ارتباطی تەلیفۆنیە بەشێکی کە وەزەکە ئاڵۆز بێت یا من حضور پێیاکەم لەو ماڵە و هەر لەوێ قەزێکە تەواو بێ و یا مەجالێکی تر لە وەختێکی تر ئەفرادە داوا دەکەین و بەرحاڵ مدیریەت شدە ئەمەڵەکرێت ئایا جەنابەت نووسینگەی تایبەت هەیە کە خەڵک مراجعات پێ بکەن یا من نووسینگەی تایبەت نییە تەبیعەتەن چون بەشێک لە کارەکان هەر لە دانشگا لە نووسینگەیەک ئەمانە دانشگا وەکو مەسئولی گروهی فقهی شافعی لەوێ مراجعەکەن ئەوکە دانیشتجو ئەوانەی تر بن ئەوانەی تریش بن تەبیعەتەن هەر لە ماڵ استفادە ئاماژەتان پێدا جەنابەت
لە کورسی فقی شافعی لە زانکۆی مەزاهبی تارانە جنابە بەرپرسی ئەو کورسی یا وەکو لەناو کولیەکە وەکو ڕشتەیەکی تایبەت فقی شافعیدا ئەم ڕشتە یا ئەم ژێر مەجموعەوە تا چەنێ موافقە ئایا سنتە لەبەر ڕووی تێکە خەڵک دێ بۆ لاتانیان لە ساڵانی سەرەتایی حەدیاقل ئەوەیەکی ئیستا من 13 ساڵە لەوێم زیاتر بوو ئیقبال لەو ساڵانەی ئەخیر کەم بووە تۆ ئیقبالەکە هۆکارەکەی ئەوەیە کە لەوانەیە چونە و دانیشگا وەکو دانیشگایەکی غیری انتفاعیە ئەڵێن نیمە متەمەرکزە و مصاحبەی هەیە بۆ گزینش هەموو فەردێک وەرناگرێ مەگرین کە بزانێ علاقەمەندی هەست بەو بوارەگە علاقەمەندی نەوێت و هەروە داخل بێت مشکل بۆ خۆی و بۆ زانکۆیش دروست دەکات یەکێک لە هۆکارەکانی شاید ئەوە بوو بێت کە تەلەبە نایەت چون ئێڵێن نەچین بۆ مصاحبە لەوانەیە قبول نەبین و بۆ بڕێن هۆکارانی تریشی لەوانەیە ببێتە بێعەتەن ئەحساسی مرتاحی شاید لەو فەزا نەکاوە لە من پێم وایە هەر لێرەیەکی ئەڵێم حتا لە وەکو کوردستانی عێراقی ئەگەر کەسێک بە حاڵ بارودۆخی ئەوەی بۆ هەڵ نەسەنگێ گەرەکی بێ لەو علومی شەرعیە هەل لە مەقطعی کارشناسی تا ئەرشەد تا دکتوری هەست حضور پێیا بکەم پێم وایە وەزعیەتێکە فرسەتێکە تارخان کریاگە بەڕاستی بەها دریاگە بە شتەکە ئەتوانن بێن ئیستفادە بکەن جێگەی دڵخۆشیە بۆ سنەی من پێم وایە بایستی تەوجیهاتێ بکرێت ئەو دۆستانەی ئێمە وەکو خۆیان حاڵین ئەوە حاڵی نەبن واقعیەتەکە حاڵی بوون کە ئەگەر بێن ئەو فرسەتە ئەو دەرفەتە بۆ ئێمە کەڵکی لێ وەرنەگرین لە عینی حاڵ شتێکی کامڵ ڕسمی و دەوڵەتیە و لە عینی حاڵە ئیمکاناتێکی زۆریش لەوێ هەست و ئەمیش بەشی ئەهلی سونەتە خوێندنی باشە من پێم وایە هەستی خوێندنی باشترە حتا لەو زانکۆ دەوڵەتیانەی کە ئیستا ئەفراد چووگن زۆر سەرکەوتویش نەبوو ماسە ڕەمزی مۆفەقەتی خۆت لە هەمووی ئەم شتانە کە باسمان کرد لە چیای بینیت کە فرێم هەموو کارەکەی تەصحیحی نێوان و ڕابطە لەگەڵ خۆی پەروەردگار و هەمیشە وەکو قسەی سەرەکی منە لە هەموو قسانێک و بەحث و وتارێک ربي أدخلني مدخل الصدق وأخرجني مخرج الصدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا شروعي صادقانة داخل بون بهر أمرك صادقانة وداخل بون لهر أمرك صادقانة دوارين صدقي ابتداء صدقي وسط وصدقي انتهاء من بهم ويا رمزي توفيق نبو من بو همو كسكر عمل كردن بوتا بس صداقته دس بكردن صدق أمي فضائله همو فضيلتها كي تردرستك ومن بهم ويا أجر توفيقي كي كم ونسبيم دس كوتوي كبزوري شيء زمان لا يخاي پروردگارات هيك دجا هموي لا بناوي أويك تايسس حيم كردوه لبيني خمخوا هيج وكو دريك تجربة نكم شو زاني بخواي متعال عالم بما في الصدور ولذا لو بابتا معتقد ما جرب الصداقة ودس بكم خواي متعال بركة دخلت كارمان وتوفيقات زيادة من نصيبك كات سپاس بۆ جنابی مامۆستا دکتۆر مححمودی وەیسی ئەندامیکیتی زانایان و ماوەسای زانکۆ لە تاران ئێمە پرسیارەکەمان تەواو بوو گەر جناب وەکو ئاخرین وتە شتێکت هەیە بیفەرمی بە بینەران ماڵاویت لەکەین دوێ منی سپاسان دەکەم ئینشەڵڵا سەرکەوتوو بێت کاناڵی ئاسمانی پەیام و بەقەی کاناڵەکان کە خزمەتی دینەکەن خزمەتی گەلەکەن خزمەتی کوردی هەژاری ئێمەکەن و کۆتایی قسەم ئەوەتە کە فەرمایشێکی ئوستاز مەرحوم مستەفا مەشهورە کە هەمیشە وەکو شعارێک بۆ خۆم دامناوە و هەم سایمەوەتە خۆم عملی پێ بکەم هەم تەبلیغی چکەم بۆ دیگەران ئەفەرمێ ئەصلح نەفسەک وەدعو غەیرەک ئێمە وەختێک دەتوانین لە مەسیری دعوەتا موفق بین کە خۆمان ئەهلی ئیسلاح بین لەبەرەوە تۆ ئێمەش ناوی جەماعەتمان یان جەماعەتی دعوەت و ئیسلاح بعض وەختان بڵێن ئیسلاح و دعوەت من ئەڵێم دعوە دەکەین بۆ ئەمە ئیسلاح بکەین و ئیسلاحەکەین بۆ ئەمەی دعوەت بکەین لەبەرەوە و ئیسلاحی توانە بە نەفەر پێ ناکرێت من تەنها ناتوانم تۆش تەنها ناتوانی دەبێ یەک بگرین ئیلزامن فقط یەکگرتوو وەکو حزبێک چاو پێ نەکەین یەکگرتووی فەزیلەتێکە ئەرزشێکە لە ناوێ ئەو یەکگرتوویە دەست پێ بکات بنوازانم مؤثر واقعین بۆ یەکتر من لە تەجروبیاتی جەناب لە تەجروبیاتی من و دۆستان و برایان و خۆشکانی تریش لە تەجروبیاتی ئێمە ئەتوانن زۆر کاڵگوارگرن. سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ بینەران کە تایسە بینەر و بیسەرمابوون هەموو لایەکتان تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەخوای میری مەزن ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.